کوردستانیانی خۆشەویست ئەو کاتتان باش لە بەرنامەی دیالۆکی چارجارێکی تر دێنەوە خزمەتان بۆ تاوتێکردنی پرسێکی گرنگ پرسی بارودۆخی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بارودۆخی کورد سرنجە دەین لە پارچەکانی تری کوردستانیش دیالۆکێکی کراوەی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز و خۆشەویست مامۆستای زانکۆ بەڕێز دکتۆر کەماڵی سولەیمانی لە حەڵلقەی ئەم جارەی دیالۆکی چار میوانە بێ و هیوادارم پێکەوە بتوانین دیالۆکێکی ڕاشکاوانە و بنیادنەرانە لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵات و لە پارچەکانی تریشکن کا دکتۆر زۆر خۆشحاڵن لە دامەزراوەی چارکە میوانی دامەزراوەکەمانی و بە ناوی خۆم و دۆستانی تریش بەخێراتن دەکەین. سڵاو ڕێز بۆیەوە کاکسۆرە بۆ زۆر زۆر سپاسان دەکەم. کا دکتۆر ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەین نەورۆزی ئەو ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر جیاواز بوو نەورۆزێکی یەکگرتوو لە ئیلامەوە تا ماکۆ پەیامێکی یەکگرتوویدا و ئۆپۆزیسیۆنی ئێرانی چ لە ناوخۆ چ لە دەرەوە و تورکەکانیشی هەژان پەیامە سەرەکیەکانی نەورۆزی ڕۆژهەڵات ئەگەر جارێکی تر پێداچوونەوەیەکی پیا بکەین چین و پەیامەکانی ئەتوانێت کاریگەرێکی لەسەر داهاتوی بزوتنەوەی سیاسی ئەمە هەبێت. بە باوەڕی من ئەمە جارێکێکە سڵاو دەبێت نەورۆزی ڕابردوو و ئەوەی کە لە کوردستان کە لە چوارچێوەی یا لە درێژەی خودی شۆڕشی ژینادا ببینین بێولاولا شۆڕشی ژینا شۆڕشێکی کوردستانی بوو شۆڕشێکی نوێ و شۆڕشێکی یەکسانی خواز بوو لەبارەی جەندەری و لەبارەی زۆرباسۆرەوە پێم وایە گرنگترین هێمای شۆڕشی ژینا لە ڕاستیدا خودی ئەو دەرکەوتەیە بوو کە نیشانی دەدا ناسیۆنالیزمی کوردی تووشی گۆڕانێکی بەڕاستی ئەوەی کە دەڵێن کەیفی یا چۆنایەتی بووە لە ناوخۆیدا. من پێم وایە بە شێوەیەک ئەو شتەیە درێژەی هەمان شۆڕشی ژینا بوو. بەڵام نەورۆز یعنی لەو کات لە هەمان کاتیشدا نیشانی دەدا کە پرسی نەورۆز لە کوردستان لە ڕاستیدا پێش ئەوەی کە وەکو جێژنێک بڵێن وەکو فارس دەڵێت جێژنی باستانی یا جێژنی کۆن و ئەوە چاولە بکرێت لە ڕاستیدا وەکو مەیدانێکی سیاسەت چاوی لێ دەکرێت بەو مانایە کە کورد جۆرێک لە ڕیوایەتی مێژوویی خۆی گرتووەتە دەست بە شێوەیەکی دیکانە بۆ خۆی خۆپێناسە دەکات دەنجی هەیە ئەیجنسی و بەکەری هەیە و ئەو ئەیجنسی و بەکەری خۆی بە شێوەیەکی زۆر زۆر نوێ و پێشکەوتوانەوە ڕاستی کە زۆر تا ڕادێک تەنانەت نەگونجاوە لەگەڵ بەشێک لەو کولتورەی کە بەسەر کوردستان دازراوە لە ڕابردوودا و ئەو کولتورەیە کە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دازراوە یعنی جیاوازی هەیە لە ڕاستیدا. ئەمن ئەوەی بە بەشێکی جددی دەزانم وەختێک هەر ئەو شتەیە بەراورد دەکرێت لەگەڵ ئەو بڵێن 800 بژاردەی کە سەبارەت بە نەورۆز نووسی بوویان فارسەکان و بەو شێوەیە کە ئێرجایان بەخۆیان بە ئێراندا بوو و تێگەیشتنیوان لە پرسی زمان تێگەیشتنیوان لە پرسی بڵێن فرە ڕەحەندی کولتوری فرە زمانی فرە جنسیەتی ئێمە دژایەتێکی یا جیاوازێکی زۆر زۆر ڕادیکاڵ لە نێوان کوردستان و لە نێوان دەرەوەی کوردستان دەبینین. ئەوە بە باوەڕی من بەشێکی دیکە لە خودی ئەو پەیامێ بوو کە کوردستان بە شێوەیەکی زۆر زۆر جددی ئەو شتانەی وەکو ڕوتین دەچن وەکو بەشێک لە مێژوو دەچن وەکو بەشێک لە کولتور دەچن لە کولتوری کوردی ڕۆژانە نوێی دەکەناوە ڕاوەی نوێیان هەیە ڕاوەی جیاوازیان هەیە و هەموو ئەوەی لە ئاستی پرسی بڵێن ئەیجنسی و بەکەری خۆیان لە پرسی مەسەلەی سەروەری لەوەی کە پرسی کوردایەتی بە تایبەت لە ڕۆژهەڵات بە شێوەیەکی زۆر زۆر ڕادیکاڵ و ڕاستەوخۆ بەسراوەتەوە بە پرسی کوردایەتی یعنی لەو ئاستەشدا کە ئێمە چاوی دەکەین ئەسەن نێوڕۆکی کوردایەتی گۆڕاوە لە هەمان کاتدا
ئێمە شتێک دەبینین کە بە پێچەوانەی 46 ساڵ کاری کۆماری ئیسلامی لەوەی کە جەستەی مرۆڤ وەکو شتێکی کە هەمیشە شتێکی لاوەچیە، هەمیشە شتێکە دەکرێت قوربانی بکرێت، هەمیشە دەکرێت وەلا بدرێت و هەمیشە دەتوانێت سەرچاوەی بڵێن ئەو شتێککە پێی دەڵێن ناهەنجاری، ئەو شتێککە پێی دەڵێن شەیتانی، دژە خوایی، دژە دینی و چی و ناپیرۆز ساوی دەکرێت. لە ڕاستیدا کورد بە تاق و بە کۆمەڵ خوێندنەوەیەکی زۆر جیاوازی لە جەستەی مرۆڤ هەیە و جەستەی مرۆڤ بە سەرچاوەی بەڕاستی شۆڕش و لە هەمان کاتدا بەهێمای ژیان دەزانێت. بۆ لێرەدا وەختێک ئێمە ئەو پرسی نەورۆز و ئەوەی کە چۆن کورد جەستەی خۆی دێنێتە وەکو بەڕاستی سەرەکیترین شت دێنێتە مەیدان، دەیبەستێتەوە ڕاستەخۆ دەیبەستێتەوە بە پرسی ژیان کە ژیان لە کوردستاندا چەند گرنگە و سەرەڕای ئەوەی کە بەبێ ئەوەی دوای پرسی جێنۆسایدی ئەرمەنی بە گشتی کورد گەورەترین تراژیدی و گەورەترین ئەزموونی تراژیدی هەبووە، چەندین جێنۆسایدی ئەزمون کردو لە سەدەی بیستدا، نەتەوەی کە ئەو هەموو لەگەڵ تراژیدی ژیاوە دەتوانێت ئەو تراژیدی بکات بە سەرچاوەی ژیان و تەنانەت لە خۆشیدا لە شادیدا هەڵسوکەوت لەگەڵ ئەو ڕابردوو پڕ لە تاڵیەکە و ئەو ڕابردووە پڕ لە تاڵی بە زمان و لە چوارچێوەی گوتاری خۆشی و ڕێزگرتن لە ژیاندا بێنێ هەڵسوکەوتی لەگەڵ بکە و بیکات بە پرسیژی سیاسی. من پێم وایە یەک شتی گرنگی دەرهەیە زۆر داوای لێبوردوویەکە من ئەو شتەیەم زۆر پێ گرنگ بوو کە ئەوە دوای پەیامی تەسلیمی ئۆجەلان و خۆهەڵوەشاندنەوەی پێکراکاو بەتایبەت کە ئۆجەلان ئەو شتەیە وەکو دوایی هاتن بە هەر جۆرە داخوازیەکی کورد ڕاگەیاند بۆ مانایە کە کوتی نەتەنیا خۆسەری ئیداری و هەر شتێکی لەسەرەوەی ئەوەی تەنانەت داوا و ماخوازی کولتور ناوەندیش شتێکە ئەساسی کولتوریە بێ وەکو زمان تەنانەت فلکلۆرش دەگرێتەوە. هەمووی ئەوانە ئەگەر بێت و پەیوەندی بدرێتەوە بە پرسی کورد و ماخوازی لەسەر ئەو ئەساس و بنەمایەدا بدرێت وەکو ناسیۆنالیزمی ئیفراطی کە بە مانای شۆڤینیزم و بەڕاستی شۆڤینیزم و فاشیزمە ناوبرد. لەو کاتەیەدا کوردستان لە ڕۆژهەڵات دێنێت هەڵسوکەوتێکی ئاوا دەکات و جێژنی کوردبوون بەڕاستی دەکات بە جێژنێکی کە پەیوەندی تەواوی هەیە بە مەسەلەی مافخوازی. زۆر باشە کات دکتۆر، ئەم کاریگەریانەی کە جەناب و باسی کرد، ئەم گۆڕانکاریە و کە ئەمتیدادی شۆڕشی ژینایەمە چاوەڕێی زیاترمان لە بزوتنەوەی سیاسیەکەمان هەیە لەمە. ئایا توانیوێت ئێمە تەبدیل بێ بۆ کاریگەری هەم شۆڕشی ژینەوە هەم نەورۆزی ئەم ساڵ دوو پەیامی گرنگن، ئایا توانیوێتی کاریگەری لەسەر گفتمان و گوتاری بزوتنەوەی سیاسی ئەمەدانیانی حیزبەکان توانیوانە سوود لەم گۆڕانکاریانە وەرگرنیە کاریگەریەکانی ئەم گۆڕانکاریانە بەڕاستی هەست پێ کردووە کە لە ناوخۆ بێ و ئەو گۆڕانکارانەی کە لە ناوچەکە و جیهانیش لەسەر پرسی کوردێن ئاراوە؟ بە باوەڕێ منەوە کاکڵی هەموو پرسەکەی ئەو پرسیانەی جەنابەت ئەوژەوەیە کە ئایا بەڕاستی ئەو گۆڕانکاریە چۆنایەتی و کواڵەتیتی و کەیفیە کە لە ناسیۆنالیزمی کورددا هاتۆتە گۆڕێ و لە ئاستی شەقام و لە ناو خەڵکدا ئێمە دەیبینین و ڕۆژانە شایەدی ئەوەی و بە شێوەیەکی ڕۆژانە بەرهەم دێتەوە لە گوتار، لە کردار، لە نووسین، لە شێعر، لە کاروباری مەدەنی، هەمووی ئەو شتانە ئێمە بە بەردەوامی دەبینین. جا چ دەگا بەوەی کە ئێمە کاتێک دیتمان یانێ ئەوە لێرە مەبەستەوەی نییە کە ئێمە کولتوری قوربانی لە کوردستاندا بەتایبەت کە ئێستا پرسی ژیان بۆتە گرنگترین پرسی کورد هەرە پێ بدەین و زیندوو ڕابگرین، بەڵام ئەوە زۆر گرنگە. کەسانێک کە لە شۆڕشی ژینەدا قوربانیان لەدەست، هەمیشە ئەوان دەکوت بۆ کوردستانە و
ئەو شتیان خودی دایک و باب بە شێوەیەکی زۆر زۆر ڕاشکاوانە بە شێوەیەک ئەو قوربانیان بەشایەن ینی شتێکە گرنگی هەیە و تەنانەت ئەوەی کاگەر بۆ ئازادی و سەربەخۆیی و ئەو شتانە کورد ویا بۆ سەروەری کورد ژیانیش لەدەستدا ئەوەیە بەڵام ئایا ئەو شتە لە حیزبدا ڕەنجی داوەتەوە یعنی ئەمە کەوا بوو ئەمە ئەنجامی ئەم بزافە نییە ئەنجامی سیاسەتی حیزبەکان نیە شۆڕشی ژینات تۆ پێ دوایە یا دابڕان و وەچەرخانێکە لە گوتاری سیاسی من پێم وایە بێونا لە ڕابردوودا حیزبەکانی کوردستانی کاریگەریەکی زۆر زۆر گرنگیان هەبووە لەوەی کە ئەو شتێ ئەوڕۆ دەیبینێ یعنی بێ ئەولا ئەگەر بڵێ لە ڕابردوودا لە 50 ساڵی ڕابردوودا لە 6 ساڵی ڕابردوودا دوای کۆماری ئیسلامی حیزبی کوردی بە شێوەیەکی ئاوا گرنگ نەبوایە لە مەیداندا ڕادیۆ نەبوایە تەلەڤیزیۆن نەبوایە گوتاری سیاسی نەبوایە بڵاوکراوە نەبوایە ڕوانگەیەکی کوردی گەرچی لە چوارچێوەی خود مختاری ئەو شتانەدا باسکراوە بەڵام لە نەهایەتی شتەکەدا ئەو تەسەورە ئەو باوەڕە کە کورد بەهۆی کوردبوون خاوەن مافە و خودی کوردبوون و نەتەوەبوونی جیاواز یعنی جیاوازی نەتەوەی ئەساسی مەشروعیەتی مافوازی کوردە ئەگەر ئەو شتەیە بەو گرنگی و بەو جددیەتەی لە ڕابردوونەوە ئەستا ئەو شتەمان بێشک نەدەبوو بەڵام ئایا ئەو بڵێن میسیۆن و ئەو شتەیە کە هەیە بۆ حیزبەکان لە ڕابردوودا وەلا بڵێن قۆناغێکی مێژوویدا لە مێژووی هاوچەرخدا توانیویان زۆر جددی کەڵشی لێوەرکردن و یا بوونیوان هەر وەکو بوونی فیزیکی و گوتاری ئەوە تەنانەت ببوورە نیزامیش کاریگەری زۆر زۆر بنەڕەتی لەگەڵ تێگەیشتنی کورد لە خۆی هەبووە بەڵام ئایا توانیویانە بێنە ئەو قۆناغێک ئێستا خەڵک تێدایە من پێم وایە لێرە کێشەیەکی زۆر زۆر جددی و جیاوازیەکی جددی هەیە و حیزبەکان ئێستاش لەگەڵدا بێ نەیانتوانیوە خوێندنەوەیەکی جددی و ڕادیکاڵیان هەبێت وەختێک شۆڕشی ژینا بە داگیرکەری ئێرانی هاتەڵی ژینامانی دەست پێ دەکات وەلەو حیزبێک باوەڕشی بەوەی نەبێ ئیمکانی جیابوونەوە لە ئێران نییە ئەگەر وتەبێژەکەی بڵێت کە ئێمە بڵێ ئێرانینین عیبە بۆ مانایە نازانی لە کوردستان چۆن دەدا یعنی هیچ خوێندنەوەیەکی جددی لە شۆڕشی ژینان نییە یا وەختێک یعنی کەوا بوو کات دکتۆر یعنی ئەحزابی سیاسی ئەمە لە مێژووە چەقیون لە ڕووی گوتاری سیاسی و استراتیژیکەوە چەقیون بە بڕای تۆ من پێم وایە تاڕادەیەکی زۆرەوە ینی نامێ ئاوا بڵێم بەڕاستی من دەمەوێت بڵێم لە ناو حیزبەکاندا کێشە هەیە ئەو کێشەیەش دەگەڕێتەوە کۆمەڵێک ڕوانگە و خوێندنەوەی جیاواز سەبارەت بە خودی کوردایەتی بە داهاتووی کورد و سەبارەت بەوەی کە چ جۆرە استراتیژیەک بگرێتە پێش هەیە بێ ئەولا لە ڕێبەرایەتی حیزبەکاندا یعنی جیاوازیەکی بەرچاو هەیە لەگەڵ ئەو شتەیەکە لە شەقام لە کوردستاندا ڕۆژانە ڕوودەدا لە ناو کادر و ئەندامانی حیزبەکاندا ئەو گونجاویەکی زۆر زۆرتر هەیە لەگەڵ شەقام و ئەو شتانە تا ئەوەی دەگاتە بە ڕێبەرایەتی حیزبەکان ڕێبەرایەتی حیزبەکان بە شێوەیەکی جددی کەنسەرڤاتیڤن بە شێوەیەکی جددی دەترسێن لە ئەوەی کە هیچ بەکارێکیان هەبێ لەسەر ئەوەی کە بیر لە استراتیژیەکی نوێ بکەنەوە ترسیان هەیە یەکجار زۆر ینی ئەوانە هەموو خۆی هەڵسوکەوتی سیاسەتی کەنسەرڤاتیڤە کە ئیمکانی چۆن ئەم کۆنسەرڤاتیڤە نەجاتمانە بێ ئایا ئەمە ئەرکی ئەندامانی ئەحزابە یا ئەرکی نوخبەشە کە بزوتنەوەی سیاسی وە گوتارە استراتیژیەکەی لەم کۆنسەرڤاتیڤە لەم جیلە کۆنسەرڤاتیڤە نەجاتدا یعنی بەگشتی چۆن لەم قەیرانە استراتیژیکە کە چینێکی یا نەسڵێکی کۆنسەرڤاتیڤ دەستی بەسەراگرتووە بزوتنەوەی سیاسی ئێمە ئەتوانێت نەجاتی بێ من پێم وایە دەبێ ئەو شتە
بە هاوکاریەکی گشتی بێ یەکەوە کە لەناو حیزبەکاندا ئەندامان و کادر و ئینسانی بەتوانایان کە گەنجیان کە خوێندنەوەیەکی جیاواز هەیە لێرەدا مەبەستم گەنج تەنیا تەمەن نییە مەنزوورم شێوەیە بیرکردنەوەی گونجاو لەگەڵ ئەو دەتوانێت تەمەن پرسێکی دیکە بێ بەڵام لە ڕاستیدا دوای شۆڕشی ژینا وەختێک دەبینی لە 50 ئەندامی حیزبێکی یەکیان ژنیە ئەوە بەزاقی هەر وەکو وێنە وەکو فۆتۆگراف وەکو عەکس ئەومان پێ دەڵێ کە ئەو وێنەیە وێنەی کۆمەڵگای کوردستانی نییە یعنی ئێمە ئەوانە دەبێت بە ڕاشکاوی ببینین دەبێت بەڕاستی هەم نخبە چالاک وە بەگشتی ئەو شتەیە ڕەخنە لێ بکرێت وە کێشەی لەگەڵ سازکە وە لە هەمان کاتێشدا کادر و ئەندامی ناوحیزبی کە دەبینێ ئەوە کێشەیە دەبینێ ئەوە بەڕاستی کۆستێکە لە پێش ئەوەی کە حیزبی کوردی بتوانێت خۆی لەگەڵ ئارەزوو ویست و هیوا و تێگەیشتنی ئەو خەڵکەی لە داهاتوودا بگونجێنێت دەبێت ئەو قالبە بشکێنرێ بەشێک لەو قالبەیە دەگەڕێتەوە سەر خودی کێشەیەک چوارچێوەیەک کە خودی حیزبی کوردی تێدا لەدایک بووە بێ ئەولا ئەوە دەردێکی گەورەیە کە حیزبی کوردی دەبێت یەک حیزبی مسلح بێ یعنی ئەمن گرنگێکی زۆر بە سلاح دەدەن و دیسانیش ئەوەی دەڵام وە لە زۆر زێنی گوتومە ئەوەی کە لە باشووری هەمانە گەرچی بە سودفەش بێ ئەوەی کە لە ڕۆژاوا شەمانە لە سای تفەنگە بەڵام ئەو تفەنگە نابێت سیاست دیاری بکە سیاست دەبێت تفەنگەکەی چوارچێوەی پێداڕێ هەبێ پێویستی لە کاتی پێویستدا کاریگەری لێ یعنی کەڵکی لەوەربگرێت ئەو پرسێکی دیکە بەڵام لە ڕاستیدا حیزبی کوردی بۆ ئەوەی کە بتوانێت سیاسەتەکە پێش هەموو شتێک دەبێت لە ڕابردوودا ئەوە بووە توانای ئەوەی هەبێت لە جێگا خۆی پارێزێت یعنی وەختێک بوونی سیاسەتی کوردی لە سایە ئەوەیدا بۆ کە توانای نیزامی هەبێت ئەوەی یەکجار زۆر خودی پرسی سیاسەتی کوردی کردوتە بە پرسێکی سکیۆریتی و ئەمنیەتی ئەو قالبە تێکشکاندنی بۆ خودی حیزبەکان ئاسان نییە بەڵام لە ڕاستیدا ئەگەر ئێمە بمانهێت سیاسەتی ڕێکخراوێکی جددی و نوێمان هەبێت کە بتوانێت وەڵامدەر بێت کە بتوانێت لە شەقامی کوردی بەجێهێنێنی پێویستە ئەو شتانە بیرکردنەوەیشی زۆر بەس کا دکتۆر ئەگەر ئەوەی جەناب بە بنەما وەرگرین پارتەکانی ڕۆژهەڵات خەباتی چەکداریان لە مێژە بەلاناوە ینی لەو پرسا ئەگەر نەڵێن شکستیان خواردە با بڵێن ڕایان گرتووە یعنی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە هێز و چەک دیارریەکە کە تۆ تا چەند دەرفەتی پێدرێ پێ دوای ئەوان لە ڕووی نظامی و هیچ لە ڕووی سیاسیشەوە شکستیان خواردووە یا ناتوانن بەو تێڕوانینەی ئەوڕۆ لە دنیای سیاست تێبگەن چونکە معقول نییە دوای 100 ساڵ لە بزوتنەوەیکی سیاسی دوای گۆڕینی چەندین گفتمان هێشتا بزوتنەوەی سیاسی ئەمە ماوە لە بینی چەپ و ڕاستە گیری کردووە تعریفێکی لێ نییە نازانێت چه جۆرە لە فیدرالیزمێکی ئەوێ نازانێ مانای سەروەری نازانێ ئایا بزوتنەوەی ئێمە بزوتنەوەیکی سەروەری خوازە و ناتوانێت تێبگا لە کۆمەلگای کوردستان ینی حزبێک و سەرکردایەتەکەی کۆنسەرواتیڤە چارە چییە ینی ئەم استراتیژیە دەبێ بەرەو کوێمان بووە قەیرانەکە لەکوێایە بە بڕایەوە ئەسلی قەیرانەکە لەکوێ ئێمە لە بواری هێزیشەوە هێزمان نییە بەڵام بۆ لە باکوورە دەتوانن نەوەیەک لە گفتمان دروست بێ بۆ یعنی بزوتنەوەی ڕۆژهەڵات بۆ دەبێ بەم سەر لێ شێواویە بدرێژە بە ژیانی سیاسی خۆی بداوە پێی وایە هێشتا بزوتنەوەیەکە ئەتوانێت کاریگەری هەبێ و بزوتنەوەیەکە بێکێشەیە یعنی مشکلەکە لێرایە بەس پرسەکە لێرە یعنی قەزیەکە ئەوەیە کە سیاسەتی کوردی سیاسەتێکی سیاسەتی ئێرجنسیە سیاسەتی حاڵەتی ئیستراریە وەکو بە فارسی دەڵێن یعنی بەڕاستی لە چوارچێوەی ئەکسپشن و حاڵەتی ئیستیسنادا سیاسەتی کوردی بوونی هەیە ئێمە هەر ڕۆژێک هەڵدەستی یعنی هیچ نەتەوەیەکی دیکانە شاید فەلەستینی بەڕاستی لەو حاڵەتەیەدا بن ئێمە هەر ڕۆژێک هەڵدەستی بە شێوەیەکی زۆر گشتی هەر کوردێک کە بەیانە لەدایک ببوورە لە خەڵدەستی وەکو لەدایک بوونێشیە چاوەڕوانی ئەوەیە کە بزانین لە چوار پارچەی کوردستانی چ ڕووداوێکی تازە ڕوودەدا و
زۆربەی زۆری ئەو ڕووداوانەش چارە بووسازن. ئێمە هەر هەڵوێستێک کە دەژیرێ بڵێن ئەمریکا سەبارەت بەوەی کە لە ڕۆژاوا چ جۆرە بڵێن هەڵسوکەوتێکی لەگەڵ لە سووریا لەگەڵ ئەحمەد شەرا هەیە، ئەمە چاوەڕوانی ئەوەین کە بەشێک لە کورد لەوێ تووشی هەلومەرجێکی جیاواز بێجا چ بە ئەرێنی و چ بە لێرێنی. بۆ مانایە کە سیاسەتی کوردی لە حاڵەتێکی عادی و لە ئارامی و لە ئاشتیدا نییە. سیاسەتێکە کە بەڕاستی وەکو استراتیژیستێک کە لە حاڵێکدا خەریکی شەڕا دەبێت سیاسەت بکە. سیاسەتی کوردی لەو ئاستەدایە. ئێستا کە لە باشووری بۆ نمونە کە بە ڕواڵەت هێمنترین جێگای کوردستانە، ئێستا کە نازانن کە مانجی داهاتوو یان لە 8 مانجی داهاتوو موچیان بۆ دەیانایە. یعنی لە ڕاستیدا ئەتۆ دەبینی چەند میلیۆن ئینسان وەکو کارمەندێک وەکو موەزەفێک کە لە مەرحەمەتی ڕئیسێکدایە لە ئیدارەیەکی کە ئەو ڕئیسە دەتوانێت خودی موچەکەی لێ ببڕەوە لە هەمان کاتیشدا دژمنیەتی بێ. بەڵام لە بەرابەر ئەو هەلومەرجەیە کە کورد بڵێن لە باشوور تێدا چه استراتیژیەک هەیە، لە ڕاستیدا شتێک نییە. و لە تەواوی بەشەکانی کوردستانی ئێمە دەبینێت لە ئاستە ڕێکخراوەدا هەمیشە جۆرێک لە چاوەڕوانی ئەوەی کە بزانین خودا چ دەکا هەیە. یعنی سیاسەت ئەساسەکەی خوێندنەوەیەکە لە داهاتوو یا کۆمەڵێک خوێندنەوەیە لە داهاتوو، پێشبینیکردنی کۆمەڵێک سناریۆیە کە بەبێ ئەو سناریۆیە خۆت ئامادە دەکەی، هێرساز دەکەی و هەوڵت ئەوەیە کە لەگەڵ هەرێک لەو جۆرە سناریۆیانە جۆرێک سوکەوت بکەی. بەڵام ئێمە دەبینین لە هەر بەشێکی کوردستانیدا هیچ بکاریەکی کوردی حزبی هیچ بکاریەکی نییە. لە ڕاستیدا هەمیشە چاوەڕوانە چی بەسە دێنی سیاسەتێکی پرۆئاکتیڤ نییە، سیاسەتێکی ڕێئاکتیڤە لە چوارچێوەی ئەوەی کە بە فارسی دەڵێن کونش و واکونش، یعنی پەرچەکردارە. کردداری کوردی کە وەکو بڵێن لە ئاستی حیزبیدا دیاری بکات چ گۆڕانکاریەک دێتە گۆڕە نییە. و تەنانەت ئەوەی کە خۆشی بۆ ئامادەکردنەکە لە داهاتوودا چ بکە نییە. یعنی تۆ وەختێک دەبینی حیزبێکی 50 ساڵی بە قسەیەکی مەسەلەن تا دژت کورتترین مرۆڤ دەڵێن هەڵێ وەرشێن هەڵدەوەش. ئەو شتێن لە هیچ شووی دنیادا نەبیندرا. ئێمە دەتوانین ڕۆژانە خۆمانی پێ فرێ دێ و هەزار وێک خیاڵ بکەین. بەڵام ئەوە نیشانی دەدا کە نەتەوەی کوردی لە ئاستی سیاسەتی حیزبیدا فەلەتە بەڕاست و بێ ئەولا فەلەزە. یعنی چونکە ئەوەی کە سبحەینێ مانجێک داهاتوو چ حیزبێکی کوردی چ چارە نووسێکی دەبێت تەنانەت پێشبینیش ناکرێت. زۆر باشکە دکتۆر، من ئەمێ لە ئەو قسەی جەنابتەوە بڕۆمە ئەوە. من خۆم کوردستانم پێ وڵاتێکی دابەشکراوە، کوردم نیشتمانەکەیم پێ یەک نیشتمانە و کورد نەتەوەیەکە کە بە ئەم چوار بەشەی کە هەیە تایبەتمەندی خۆیە. من باوەڕم بەو تایبەتمەندیانەش هەیە کە هەر پارچەیەک بەهۆی بارودۆخی خۆیەوە و پێم وایە ئێمە زەرورە ئەم تەحلیلە بۆ نخبەی ڕۆژهەڵات و سیاسیەکانی ڕۆژهەڵات بەردەوام قسە لەسەر پارچەکانی ترەکەن، قسە لەسەر باشوورەکەن، استراتیژ بۆ ڕۆژاوادانن، ڕخنەمان لە باکوور هەیە. ئێمە بۆ بیر لە خۆمان ناکەینەوە ئەم هەموو مەشغوڵبوونەی سیاسیەکانی ئێمە، نخبەی ئێمە، چالاگوانی ئێمە چ لە ناوخۆ چ لە دەرەوە لە پارچەکانی تر ئێمە بۆ بیر لە خۆمان ناکەینەوە. ئێستا ئەو ڕخنانەی کە من ئەیبیسم ڕۆژانە خۆ ئینسان ناتوانێت بڵێ خەڵک ناتوانێت ڕخنە لە سیاسەتی نەک حیزبێکی کوردی، ئینسان ناتوانێت ڕخنات لە وەکو چاودێر وەکو ئەکادیمیست ڕخنە لە زۆر ڕووداوی گرنگی جیهانیش بگرێن. بەڵام بۆ ئەم هێزوتوانە ئەکادیمیسیەن، چالاگوانان، سیاسەکانی کورد بزوتنەوە سیاسەکەیمە لە خۆیان سەرفی ناکە. ئێستا بە قسەی کەسێک وەک جەنابەت بزوتنەوەیەک هەڵەوەشێتەوە. بەڵام ئەم حیزبانەی مەج لە بنبەستان بزوتنەوە سیاسەکەیمە چەقیوە، ینی ئەوەندە وای لێ هاتۆ خۆی دەخواتەوە. بۆ ئێمە زیاتر خۆمان نابینین، زیاتر تەرکیزمان لەسەر پارچەکانی ترە. ینی ئەم
سینگدرانە بۆ پارچەکانی تر بۆ کا دکتۆر من حەزەکەم ئەمە یەکێ لە کێشەکانی کوردی ڕۆژهەڵاتە یعنی ئەمە دەبێت چی بکەین خۆمان بگەڕێنەوە بۆ خۆمان ینی ئەوەندەی دەبینم نخبەی ئێمە شەڕەکە لەسەر باکوور شەڕەکە لەسەر ڕۆژاوە شەڕەکە لەسەر باشوور دابش بووین لەسەر پارچەکانی تر بەڵام لەسەر ڕۆژهەڵات ئەسڵان ئێمە خێرمان بۆ هەموو کەسێ بۆ ڕۆژهەڵات دیمانە ینی ئەمە نەک کێشەی کەسێک ئەمە کێشەی ئاستی بیرکردنەوە و بیرروڕای گشتیە لە ڕۆژهەڵاتە و پارچەکانی تریش کە تێتە سەر ئەوە ئەڵێن کوردی ڕۆژهەڵات دەگەر کەچەڵتی مارکرەتی ماری سەری خۆیەکە مەسەلەن دوانمونە مەسەلەن کە پەکەکە ئەو بڕیارەی داوە دەمپارتی تێ هەموو بزوتنەوە سیاسەکانی باکوور و باشوور لەگەڵ ڕۆژئاوا ئەبینێ چالاگوانان نەبینێ حیزبەکانی تورکیا بینێ بەڵام ئەمەدەنی لەگەڵ حیزبی ڕۆژهەڵاتی دانیشێ ئەو هەموو قوربانی ئێمە بۆ ڕۆژئاوا ئەیدەین ڕۆژئاوا کۆنفرانسی یەکبوو نەگرێ ئێمە بەشێکمان بووینە ئەنەکەسە بەشێکمان بووینە پێدا شەڕمانەکرد لە سەریان بەڵام نوێنەرانی پارتی یەکێتی گۆڕان کەنانەت چالاگوانانیشیان داوەتەکەن پەیامی کەجەکە خوێندنەوە هی کەنەکە خوێندنەوە هی دەم بەڵام بۆ قسەیەک لە ڕۆژهەڵات نییە بۆ ئەوان ئێمە بۆنەوە مەژغوڵی من پرسیارە ئەسلەکەم ئەمەیە بەشێکی بامنەوەی باسکەم کەمە لەگەڵ ڕۆژهەڵاتەکان نابێت ڕۆژهەڵاتەکان بە ڕاستەوخۆ بەشێک لە بیساقی ملینین بەڵام ئەو باسی ئێستا وەرادرێت من لەو کتێبەی بەکەکە و پرسی کوردستاندا ئەو شتەم کردووە کە ڕۆژهەڵات پێویستی بە سیاسەتێکی چوار لایەنە هەیە یعنی بۆ مانایەکە وە تەنانەت لە ئاستی کوردستاندا دوای وەڵامی ئەو بۆ یەکەی دەدەمەوە لێکەوە کە ئێمە بەڕاستی دەبێت بە زۆر بەڕاشکایی و بەجددی پرسی ڕۆژهەڵات وەکو پرسێکی کە کوردی ڕۆژهەڵات پێویستە بۆ خۆی بیری لێ بکاتەوە ببینێ کە لەو ئاستەیەدا بەو مانای نابێت پرسی ڕۆژهەڵات بخرێتە ژێر دەسەڵاتی هیچ کەسێکی دەروێ ڕۆژهەڵات جا چه حیزب بێت چه تاک بێ و چه لەوانە و مثلا ئێمە دەبینین مدعیترین ڕێبەرانی دەرەوە و هەیە نازانن بەڕاستی تەنانەت جغرافیا ڕۆژهەڵات نازانن یعنی بۆ نمونە خودی وەجەنە جا ئەوە بەشێک لە چێشەکەی بەشی دووهەم ئەوەیە هەروەکو خودی ئەو شتەی جەنابەت دەڵێ وەختێک مەسەلەن سەلاح الدین دەمیرتاش کاندید دەکرێت بۆ ڕیاسەتی جمهوری نایە کەسێکی دەستنەی ڕابرن بۆیە و هەڵس و کەوتەکە لەوێت بە تەواوی لە چوارچێوەی تورکیەدا بۆ وەختێک بڵێن لە هەولێرە کەسێک دەچی لەگەڵ بەغدادا دەنیشێ سەبارەت تەنانەت ئەگەر بە حیزبی ڕۆژهەڵاتیش بێ هەڵس و کەوتەکەی لەوەیدا کە چۆن کۆماری ئیسلامی یاخودی بەغدا ڕازی بکات تا ئەوەی کە لە ڕاستیدا چارەنووسی مەسەلەن کوردی ڕۆژهەڵات چی دەبێت وەختێک یەکێتی دەچێتە سەر هێزەکانی کۆمەڵە و لە ماڵیان وە دەردەنێ یعنی هەڵس و کەوتی لەگەڵوان هەڵس و کەوتی ئەوەیە کە ئەوانە ئێرانی ئەنێ ئەو ڕاستیانە دیتنیان حتمما بۆ کوردی ڕۆژهەڵات پێویستە لەو چوارچێوەیدا کوردی ڕۆژهەڵات پێویستە زۆر بە وردی بیر لەو شتەیە بکاتەوە بەڵام لە هەمان کاتدا بەڕاستی پێویستە کوردی ڕۆژهەڵات هەڵس و کەوتی لەگەڵ خودی یعنی تاوجێ بچێت بە بەداخۆ کێشەیەکی زۆر جددی هەیە لەگەڵ غەیرە کورد یعنی غەیرە فارس لە ناو جغرافیا ئێرانەشدا بەڕاستی کۆمەڵێک استراتیژی هاوبەشی هەبێت و تەنانەت لەگەڵ فارسی دێموکراتیش ئەگەر هەبێت کە زۆر کەم مەجبورە ڕێگایەک ببینێتەوە بەڵام لە هەمان کاتدا لە ڕاستیدا کورد بە گشتیش هاوچارەنووسیەکی جددی هەیە و ئێمە ناتوانین بیری لێ نەکەینەوە بەشێک لە وەڵامی بۆ یەکەی جەناب یعنی وەختێک لە خەندەک لە شەڕی خەندەکدا کورد تووشی کێشە دەبێت دوای ئەوەی لە کەرکووکیش تووشی کێشە دەبێت وەختێک کەرکووک دەگیرێتەوە هێرشی جێنۆسایدی بۆ سەر ئەفرین و کانیسپی و گرێسپی و ئەوی دیش دەست و بە هەمان شێوە دەبینێن لە کوردستانی ڕۆژهەڵاتیش بەو شێوەیە گوشار دێتە سەر خەڵکی کوردستان ئێمە ئەو ڕاستی دەبێت بزانێن کە لە هەر جێگایەکدا کورد لە قازانجدا بێ و لە بەرژەوەندی شتێک لە بەرژەوەندی کورددا بوودا لە ڕاستیدا لە هەموو بەشەکان یارمەتی دەدا و بۆیە ئەوەی کە ئەگەر حیزبەکانی کوردی
ئەگەر هێزەکانی کوردی بتوانن بەو قەناعەتێ بکەن و کرد بە گشتی کە لە دەرەوەی کوردستان پرسە کوردەکان وەکو تاک هەموو کوردێک وەکو پرسی کورد چاوی بکە، بەڵام وەکو حیزب هەوڵ بدەن سیاسەتی زەرەر نەگەیاندن بە بەشەکانی دیکانە بکەن بە سیاسەتی سەرەکی و بەڕاستی ئەوەشتە گونجایشە لەگەڵەوەی کە ئەو شتێک کە کورد پێی دەڵێت جاشەکەی کە ئەگەر کوردی بەشێک لەگەڵ دەوڵەتی ئەو بەشەیە کە بەسەر ئەو بەشەیە لە حاکمە تێکەڵاوی پەیدا کە بەزەرەری ئەو بەشەیە کوردستانی لە ڕوانگەی ناسیۆنالیزمی کوردیەوە جاشەکەی بە حیساب دێت. باش دکتۆر ئەمە بنەمایە، ئەمە دروستە، ئەمە بنەمایەکی گشتگیر بوو لە ڕابردوو، بەڵام 30 ساڵیشان بنەما کاری پێ ناکرێ، ینی ڕۆژهەڵات تاکەی لەمە حاڵی نابێت. من ئەمە بزانم یان بزوتنەوەی سیاسی من بۆ لەمە تێناگات یا خەڵکەکەی بۆ تێناگات. من پێم وایە پێش تێگەیشتن لە ڕاستیدا پێش تێگەیشتن یعنی هەر ئەو شتەیە کە کوتم جۆرێک لە فەلەجی سیاسی هەیە و لە ڕاستیدا کورد لە ڕۆژهەڵات لە ئاستی حیزبیدا سیاسەتی خۆی هەڵپەساردەوە، یعنی سیاسەتی خۆی هەڵپەساردەوە لەبەر کێ هەڵی پەساردووە؟ لەبەر کورد لە پارچەکانی تریا لەبەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی، یعنی چونکە زۆر جارێ دەڵێن کوردەکان لەبەر دڵی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش کە حساسیت دروست نەبێ لە زۆر شتێکی خۆیان گوزەراون. ئەمن پێم وایە بەشێکی زۆر لەو هەڵپەساردنەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە هیچ جۆرە ویژن هیچ جۆرە داهاتوو دیتنێک نییە و بەهۆی ئەوەی کە بەڕاستی داهێنەریەک سەبارەت بەوەی کە چه بکرێت چونکە ئەوانە نییە لەباری فیزیکیشەوە، یعنی ئەوانە لەژێر دەستی پارتی و یەکێتیدا بەسەراحەت بەڕاشکاوی لە بەردەستیواندانەوە پارتی و یەکێتی چوارچێوەی هەڵسوکەوت و ئۆپەراسیۆن و تێکۆشانی حیزبی کوردی ڕۆژهەڵاتی دیاری دەکەن و ئەوانە ناتوانن بەبێ ئیزنی و حیزبانە تەنانەت نانیشتن و ئەو حیزبانە کۆمەڵک یەکەمەوەیە کە پارتی و یەکێتی هیچیان بەڕاستی وەکو ئەوەی کە بە شێوەیەکی جدی تەنانەت بیر لە باشووریش بکەنەوە نەناسراون و حیزبەکان یعنی سیاسەتی حیزبی و تەنانەت گونجاو لەگەڵ هەموو باشووریش نییە و لە چوارچێوەی یعنی حیزبی ناچێتە دەر. ئەنی لە ڕاستیدا ئێمە لە کوردستانی باشوور ئێستاش لەگەڵدا بێ سیاسەتێکی کوردستانی باشووریمان نییە، کۆمەڵێک حیزبن، کۆمەڵک قازانج و بەرژەوەندیان هەیە و تەنانەت لەو قازانج و بەرژەوەندیدا ئەوەندەیان دووربینی نییە کە بڵێن ئێمە وەکو سیاسیان وەکو ئاکتەرەکانی باشوور لە داهاتوودا چمان بەسەردێ با لەو چوارچێوەیەکدا هەڵسوکەوت بێت ئەو دووربینە لەوێش ناکردێت. جا کاتێک ئەو شتە دەگاتە ڕۆژهەڵاتی ماڵوێرانەکە سەدان قات دەبێت وەک حیزبی ڕۆژهەڵاتی بەهۆی ئەوەی کە بەستراوەتەوە لەبارەی فیزیکی، بەهۆی ئەوەی کە لەبارەی بەکاری سیاسی هیچ توانایەکی نییە، هەموو کەسی لەبەرچاو خۆی دەبێت و هیچ توانای مانەوڕ و هەڵسوکردەوەی نەماوە لە ڕاستیدا. ئەگەر لە حەد هێندێک چوارچێوەی تەبلیغاتی نەبێت بە کوردی زمانێکی هەیە، بە فارسی زمانێکی دیکە هەیە، لە ناوخۆدا زمانێکی هەیە، لە باشوور زمانێکی دیکە هەیە و هەمووی ئەوانە دەگەڕێتەوە سەر خودی ئەو بێدەرەتانەی کە حیزبی کوردی لە ڕۆژهەڵات تێکەوتووە، چونکە توانای ئەوەی نییە بە شێوەیەکی سەربەخۆیانە، چونکە دەستە لە بەشەکانی دیکانەدا بڵێن هەر جۆرە کێشەیەک کە لەگەڵ پێکەکەمان هەبوو، پێکەکە جۆرێک ژێرخانی سیاسی دایاسپۆرای بۆ خۆی ساز کرد لە چوارچێوەی ئەو ژێرخانە سیاسیدا جۆرێک سەربەخۆی ئابووری بۆ خۆی ساز کرد بوو. ئەگەر بە زۆر ماڵیاتی لە کوردی باکوور وەرگربێت ئێستا کەش توانای بۆی بکە کوردی ڕۆژهەڵات لە یەکەم ڕۆژەکانیەوە کە کورد تووشی دایاسپۆرا و ئاوارتە بووە هیچ جۆرە بەرنامەیەکیان نەبوو، هەوڵیان دەدا کورد کە کەسێک 4-5 منداڵیە 15-16 ساڵ پێش مەرگایەتی کردووە چێتەوە لە پیرانشار و لە بانەی ئیتلاعات ژیانی لێ ئەوە بکە بواداری بە هاوکاری بکە، بەڵام هاوکاری نەکەن بچێت لە دەرەوە بە دڵێکی خۆش جودا بێتەوە وەکو ئەندامی و حیزبێک بمێنێتەوە ئامادە بێت مەسەلەن مانگانە $50-60 بدا
وەلەسەرەوە سەڵسە یا کۆمەڵێک مرۆڤ ئامادە بکەن سازی بکەن بهێنن گەنج کە بێ 2 مانگ 3 مانگ 4 مانگ بەو تەعاهودەی کە لە داهاتوودا هاوکاری بکە ببێتە کادری و بچێتە وڵاتانی دی بخوێنێت ئەگە هەر لە 100 نەفەری لە 40 ساڵی ڕابردوودا هەر 100 نەفەری 10 نەفەری ئامادە بووە ئێستا ژێرخانێکی سیاسی کولتوری لۆبیگەری بۆ کوردە ڕۆژهەڵات ساز کراوە بەڵام بەهۆی نەبوونی ئەو بێژنەی و بەهۆی نەبوونی ئەوەی کە لە چەند ساڵ ڕابردوودا کە دەبووی بیکەن ئێستاش ئامادە نین بیکەن و ئێستا تووشی ئەو بێدەرەتانی بوونەکان و بۆیە لە ڕاستیدا نەدەتوانن استراتیژیی پیان بۆ داهاتوو هەبێت و نەدەتوان حتا توانای بیرکردنەوەیان لەماوە بەداخەوە شتێدا و بۆیە لێکدا پسڕاوێژ دەبینین بە شێوەیەکی زۆر باڵێرە بەم بارودۆخەوە کە باسکرم قەیرانە استراتیژیکیان هەیە لە نێو خۆیانە یەک نین کێشەی ناوخۆیی هەیە کێشەی گوتار هەیە کێشەی تێنەگەیشتن لە ئاڵوگۆڕەکان هەیە ئێمە چیمان پێکرێ لە ئاڵوگۆڕەکانی داهاتەوە چیمان پێکرێ بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی چونکە ئۆپۆزیسیۆنی ئێرانی سەرڕای هەموو کێشەکانیان ئەوان ئۆپۆزیسیۆنێکی دڕترن لە بواری فکری لە بواری مێژووی لە بواری فەرهەنگی و ئەوان لەسەر کۆمەڵی ئوسوڵ ینی متفقن کە ئێران دەبێ پارچە پارچە نەبێ ئێران هێڵی سووری هەیە هێڵان پەرچەم و یەک زمان و یەک نەتەوە و ئەو شتانەی هەیە یەک شوناسی هەیە لە ڕاستیام حیزبانەیە ماتوانن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ڕقابەت بکەن لە داهاتوە و لە ئێستایش ئەتوانن بەم بارودۆخەوە هیچ بەرامبەر ئەوان بچەسپێنن کە لە داهاتووە ڕێگا تۆزێ خۆشترکە یا زۆر جارە و پرسیارە دروستە بێ لە نێو ئەو نسڵە تازاڵێن ئەم حیزبانەیەمە حیزبی کوردی نین حیزبی ئێرانین ئایا بەڕاستی تۆ پێ دوایەمانە حیزبی ئێرانین و ئەیانەوێت لە چوارچەوەی ئێرانە وەگەوانی تر بژین لە پرسیاری ئاخری ڕابێ دەبێن بە باوەڕێ من حیزبەکانی کوردی تووشی یانی لەوەی کە بە 2 زمان قسە دەکەن دەگەڕێتەوە بەشێک لە خودی ئەو بێدەرەتانیە یانی مەبەستم بڵێن حیزبە ناسیۆنالیستەکانە مەبەستم ئەو حیزبانە نییە کە ئێستاش لەگەڵ داوێ وەکو 5 ساڵەوەی پێشدان هەوێت لە تارانی شوڕای کارگەری ئێران ئێساسکەن کەوانە بەڕاستی ئەگەر زۆر لەخۆیان ورد نەبنەوە بە شێوەی معنەوی و عاتفی و سۆزی شێوە ئەوانە پەیوەندیان بە کوردستانی نەماوە جارەوە بەشێک دەگەڕێت مەبەستم لە ئەو هێزانەیە کە خۆیان بە ناسیۆنالیستی کورد دەبینن بەڵام دوو گوتاریەک لەوەیدا لەوەی کە لە ئێرانی بن و لەوەی کە کورد بن کێشەیەکی جدیان هەیە و بەشێکی ئەوەش دەگەڕێتەوە دیسانەکانە سەر خودی بێدەرەتانی و بێئیمکاناتی ئەو حیزبانە لە ڕاستیدا هەمووی ئەو حیزبانە تەنانەت ئەگەر داوای خودمختاری لە چوارچێوەی ئێران ئەگەر داوای خودگەردانی دەکەن و لە هەر جێگایەکدا کە باسی مافی کوردی دەکەن و شەرعیەتێک بۆ حیزبەکەی خۆیان دەبێن ئەوەی دەگەڕنەوە سەر خودی جیاوازی کورد و نەتەوەبوونی کورد ولوی که جاروبار دلن ملیت دلن اقوام دلن ملت لیان تقدسی و بپی اوی که نشوده هالکوتونا نازن سزمانک بکار بین دیسانش به همی آنها ناتوانا اوی انکار نکن که کرد نتوی چیزی آوازه و اوش انکار نکره که خودی او حزبانه که شرعیت یعنی که وکوی هسته یعنی ذکره هر دقیقه رفو سره و گتاره که کرد نتوی چیزی آوازه بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە بەڕاستی چۆن هەڵسوکەوت لەگەڵ پرسی کورد بکرێ بۆ یەک حیزبی زۆر کێشەکە جددیە و ئەوە چۆن استراتیژیەک لەسەرەوە ساسەیدا بمەزرێ و چۆن پرسی کوردی فۆرمۆلە بکرێ و چۆن ئەگەر لە چوارچێوەی ئێرانەدا دەمێننەوە ئەو ئێرانە چ جۆرە پێناسەیەکی بکەن کورد لەوێدا چۆن پێناسە بکەن و بتوان بۆی کە بتوانێت کورد وەکو بڵێن عەنسۆرێک وەکو پێکهاتەیەکی یەکسان بێت بە شێوەی نەتەوەی بکۆنەوە یا ئەوەی کە ئەگەر بڵێن بیر لە جودایی بکرێتەوە کە حیزبەکان ئەو بیرەی کەمتر دەکەنەوە بەڵام خەڵک بیری لێ دەکاتەوە ئەو بەڕاستی چۆن مومکینە و
هەلومەرجی ژیۆپۆلیتیک ئایا ئەو مەجالەی دەدایانە لێرەدایە کە یعنی پرسی ئەوەی زیندومانەوەی حیزب و لە هەمان کاتدا ئەوەی کە بەڕاستی چۆن لە ناو ئێراندا خۆی بگونجێنێ بەڵام دیسانەکانە پرسی کوردی بناسێنێ یعنی ئەو کێشە گوتاریە پێشەوەی کە کێشەیەکی گوتاری حیزبی بێت لە ڕاستی خودی ناسیۆنالیزمی کوردی لەگەڵی ڕۆبەوە بە ئەمە ڕاستی بسەلمێنێ یعنی ئەوەی کە بەڕاستی چۆن بە شێوەیەکی ڕاشکاوانە ئەوەی فۆرمۆلەکە تا ئێستا زۆر ئەو کەمکارەکەەوە و حیزبەکان قەت نەهات خۆیان وەکو بڵێ ئێمە کوردی ئەگەر قەرارە لە ئێرانەدا بین ئێمەش دەبێت پێکهاتەی دەوڵەت ساز بێت ئێمە ناتوانین بڵێن دەوڵەتێک لەوێ هەیە و ئەو دەوڵەتە دەبێت ماتدا بە ئێمە وەکو مەسەلەن بۆ نمونە ئەحمەد شەرع دەسێ بە حوکمی عەرەببوونی لە دمشقدا دەمەزرێت و هەر کەسێک ئەوی وەکو مافی سەروەری ئەو وڵاتە هیچ ئەو لە دەکەم بەڵام مەزلوم کۆبانی هەمیشە وەکو کەسێک کە لە قەرار هەیە و ئایا مەسەلەن لا مەرکەزیە کە نازانین چێ دەیدرێتە یانە وەکو شتێکی سروشتی چاوێ بکات و بۆ خودی کوردیش ئەو پرسس ئەو شتەیە سروشتی هەڵسوکەوتنی بەخۆی بەڵام بەڕاستی ئێمە لە باشووری ژەوی دەبینین لە ڕۆژهەڵاتی ژەویدا دەبینین کورد دەبێت لەگەڵ پرسی دەوڵەت هەڵسوکەوتێکی جددیتری هەبێ خوێندنەیەکی جددیتری هەبێ یا دەبێت هاوبەش بێ لەگەڵ دەوڵەت پێکهاتەیەک بێ لەگەڵ دەوڵەت ساز بێ یا لە دەرەوە بخۆی دەبێت دەوڵەت سازکات ئەو بە باوەڕێ من کە جەنابەت باسی پرسی سەروەریت کرد پرسی سەروەری گرنگی دەست ئەمێ ئەوە بڵێم ئەحزابی ئێمە ئەحزابی سەروەری خوازن ینی ئیدعایەوەکەن بەشێکیان کە ئەحزابی سەربەخۆی سەروەری خوازن ئایا بەڕاستی ئەو حیزبە کوردیانەی لە ڕۆژهەڵاتە بەگشتی لە کوردستان و بەتایبەت لە ڕۆژهەڵاتە حیزبی سەروەری خوازن مەسەڵەن دروستە حیزبی دموکرات مەبەستم زۆربیان نەخێر مەسەڵەن بۆ نمونە پاک دڵاوە بەڵام بەڕاستی دەستا ئەوەی پاکم نەخندوتەوە کێشەکە لەمدا لە دەقیقان شتەکان ئەساسنامەکان چڵەوە دەبن بەڵام حیزبی دموکرات دەڵە سەروەر تەواوی قەباتی کوردی بۆ سەروەری بووە سەروەری خوازی یا سەروەری مافە نەکراوە بەڵام لە هەمان کاتێژدا پێشەکی فیدرالیزم لەسەر کوردستاندا دەسەبێنێت کە بۆ خۆی دژایەتی لێوێدا یعنی دەتوانێت بڵێ بەڵام ئەتۆ ناتوانێت بەڕاستی بڵێ حیزبێکی فیدراڵە بەڵام سەروەری هەیە من پێم وایە لە کۆنفدرالیزمدا نە کۆنفدرالیزمی وجەلانی کە لە دموکراتیکە و لە کۆنفدرال مەبەستم کۆنفدرالیزم بە ئەگەر ئەو جۆرە لە کۆنفدرالیزمی کە بە شێوەیەکی گشتی لە جیهاندا ناسراوە پێکهاتەی نەتەوەی بە شێوەیەکی اختیاری پێک دێت تاڕادەیەک باوە لە هێزی ئابووری شتات بەڵام لەباری سیاسیەوە یەکسان چاویان لێ دەکرێت بەسکات دکتۆر ئەگەر قسەکە پێ نەبڕم ببوورە فیدرالیزم ئەتوانێت ڕێگایەک بتوانێت سەروەری ناوخۆیی دروستکە ینی حاکمیەتی ناوخۆیی بۆ کورد دروستکەەوە کورد لەسەر سەرزەمینی خۆیان حاکم بێت لە قۆناغێکە ینی کێشەیەکێ لە ئەگەر کورد لە قۆناغێکە بتوانێت سەروەری ناوخۆیی بەدەستبێنێ دیارە سەروەری دەرەکی سەروەریەکە ئیلا لە دەوڵەتە هەیەەوە شتێکە کە گومانی لێنی ینی کورد بۆ فیدرالیزم توانێت دژایەتی لەگەڵ سەروەری هەبێ بە بڕۆی تۆ لە کاتێکاتوانێت سەروەری حاکمیت بۆ کورد دروستکە لە ناوچەی خۆیان ئەگەر فیدرالیزمەکە لەسەر ئەساسی فیدرالیزمێکی سیاسی بێ کێشەکە لە چەند شتدایە یەشانێکە لە کولتورە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چونکە وەختێک بۆ نمونە مەسەلەن ئەگەر لە بێلژیکێ بەشێک بە وەکو بڵێن فیدرالیزمی پێدەدرێت ئەو فیدرالیزمە دوو لایەنی ینی حاکمیەتی بڵێن ئەوەی کە پێدەڵێن مەرکەزی و حاکمیەتی ناوچی لەسەر ئاساسی ئەوەی کە چۆن کێشەکانیان چارەسەر بکرێت کۆمەڵێک مەکانیزمی یاسایی دادەنێت و ئەو مەکانیزمە یاساییانە لەلایەن هەردووچیانەوە ڕێزی هەیە و وەختێک بڵێ حکوومەتێکی فێدرال لەو ناوچەی هەیە
ڕادەی سەروەریەکەی بڵێن لەناو خۆدا دیاری دەکرێت تەفسیری ئەو ڕادەیە سەروەری زۆر کەم هەیە یەکلایەنە بێ و ئەو هێزەیە کە پێی دەڵێن هێزی بڵێن مەرکەزی لە چوارچێوەی ڕۆنگی هێرانی دەچینە بکەین وەکو ئێستاوەی کە لە عێراقا ڕوو دەدات مثلەن یەک دادگای باڵا لە عێراقی هەیە کە چوارچێوەی یاسایی نییە بەڵام ئەو دادگای باڵای عێراقی هەر جۆرە مەسەلەن ئیسماعیلی قائانی دەتوانێت بچی بڵێ ئەو کارەیە بکات و بۆ کوردستان دیاری دەکات چ بکە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی و دەستێنێتەوە ئەو بەشێک لە پرسەکەی بەشێکی دیکەیەوەیە کە بەڕاستی ئەگەر کورد ئەمن بە پێچەوانەی زۆر کەس لە سەرۆ باوەڕێ نیم کە سەروەری دابەش نەکرێت و بەڕاستی وەک تەنانەت خودی کەسانی و کارشمیت وانە نامێت زۆر باسی پێ بکەمە تۆری هەمووی ئەوانە مەسەڵ خودی باز لەوەی دەکەن بە پێچەوانەی ئەو شتێک لە پۆلیتیکاڵ سیاڵەجیدا دێڵێت یعنی تەنانەت دەریدا دەڵێ ئیمکانی نییە سەروەری لە ناو زماندا بگونجێ بەڵام دیڤیزەبڵ دابەش نەکرێت دیارەوە باسێکی تۆری کە نامێت زۆر بچێت بەڵام پێم وایە لە هەر جێگا کە کۆنفدرالیزم هەیە سەروەری دابەش کراوە و حکوومەتی کۆنفدرال نوێنەری پێک هاتەکانە نەک حکوومەت بەسەر ئەواندا بکە یعنی بڵێ کاک دکتۆر ئەو بەحسە زۆر تیۆریەتەوەین لە بەحسی ترا بە وردی لەسەری باسکەین لە نێوان دەوڵەتی فیدرال و کۆنفیدرال جیاوازی و خاڵاوە بەشەکان چیە منیش هەوڵاتم دەوڵەتی کۆنفیدرال جۆرێک لە هاوسەنگی و هاوبەشیە و مافی یەکسانە و جۆرێک لە هاوبەشی و بەرژەوەندیەکان کۆ ئەبێتەوە کە ئیدارەی ئەم دوو دەوڵەتاکانی دەوڵەت لە دەوڵەتی کۆنفیدراڵە سەروەری لەدەست نادا لە ڕاستیە بە پێچەوانە یەکەکان لە دەوڵەتی فیدراڵە هین لەدەستن سەروەری دەرەکی لەدەسەدەنەوە حتمما پێم خۆشە باسێکی تیۆریە لە بەرنمەیەک ترا باسیکەین منەوەی خیر پرسیارمەوە بێ بارودۆخی کورد لە ڕۆژهەڵاتە باسمان کرد لە باشوور باس کرا پرۆسەیەکی یاشتی لە تورکیا کە تۆ ئشارە بە هەندێشتی کرد لە ڕۆژاوە بارودۆخەکە وایە بەگشتی داهاتوی پرسی کورد چۆنە بینی ئەگەر ئەم هەموو کێشانە هەیە هەموو گۆڕانکاریانە هەیە چۆن ئەیبینی و دەبێت کورد چی بکە بۆەوەی بتوانێت داهاتوویەکی باشتر وە لە ئەم یاریانە بە قازانجی باشتر بێتە دەرەوە پێشم شتی بە شتێک بڵێم بەڕاستی ئەمن ئەوەی کە لە نێو کورددا باوە کە بۆ ئەو شتێ لە باش باکوور ڕوودەدا پێ دەڵێن پرۆسەیە شتی چێشم لە دەڵێ وەختێک کەسێک وەختێک لەوێ دەوڵەتی تورکیە ناوی لێنەوە پرۆسەی دوایی هێنان مترۆ لە کوردستانی لە ئەوەی وەردەژیانەوە سەر پرۆژەی ئاشتی ئەگەر ئێمە بە زانیاریەوەی بڵێن خۆمان فریداوە ئەو کەسانی کە بە زانیاریەوە ئەوەی بە خەڵک دەڵێن خەڵک فرید دەدەن زۆر نابێ بچمێنەوە باسی دەزانم کەساش لەگەڵدا بێت ئەو باسانە خەڵک زۆر ئامادەیەوەی نییە کە باسی لێ بکات بەڵام پێم وایە وەختێک ئەو شتێکمان لەبارەی سیاسەتی کوردی پێ دەڵێت ئەو ژەوەیەکە ئەو جەسارەتەی کە بۆ نەتەوەیەکی ژێردەست پێویستە ئەو جەسارەتەی بۆ نوێنەرایەتی سیاسی نەتەوەیەکی زۆر ژێردەست پێویستە ئەو زمانە ڕاشکاوە و ئەو گوتارەیە کە بۆ نەتەوەیەکی ژێردەستی وەکو کورد پێویستە ئێستاژ نییە و نەبوونی ئەو سیاسەتە نەبوونی ئەو گوتارە جددیە کە بە شێوەیەکی زۆر زۆر ڕوون لەگەڵ خۆی و لەگەڵ دەرەوە داواکاریەکانی فۆرمۆلە بکە ئەوەی کە چ جۆرە تاکتیکێکی هەیە لە چ ڕۆژێکدا چۆن هەڵسوکەوت بکا بەرژەوەندی خۆی بەدەستبێنێ و پرسێکی دیکەیە بەڵام کۆمەڵێک پرسی بنەمایی و بنەڕەتی هەن کە لەسەر ئەساسی واندا استراتێژی سیاسیدا دەمەزرێت لێرەدا ئەو کێشانە بە شێوەیەکی جددی نە لە ئاستی ڕۆشنبیری کوردیدا نە لە ئاستی سیاسەتی کوردیدا باز ناکرێت و ڕاستیەکەی ئەوەیە ئەمە ناتوانین لە جێگایەکدا کەسێک وەکو لایەنێکی پرس ئاشتی باسی لێ بکەین کە ئەو کەسایە
بۆ خۆی پێشێکی پرسی زمانی کوردی، پرسی تەنانەت فێدرالیزم بە هەڕەشە دەزانێت بۆ وڵاتێکی دیکە. ئێمە ناتوانین بڵێن کە سیاسەتێکی کوردی لێرەدا هەیە، بەڵام کەسێک کە ئەو سیاسەتەی تۆریزە دەکات بڵێ کورد ڕوون نییەکە بۆ بەنەتەوەیانە، یعنی ئەو ڕاستیانە بە لەگەڵ خۆمان بەڕاشکاری بڵێ. لە ڕاستیدا لە ڕۆژهەڵاتیشدا وەختێک ئێستا کە تەواوی پرسی ئێران، پێناسەی ئێران وەمە پرسی نەتەوە لە ئێران ئەساسێکی ڕاسیستی هەیە، لەسەر ئەساسی ئینکارە و هیچ باوەڕی بەوەی نییە کە غەیر ئیمکانی بوونی هەیە. 46 ساڵە سەرڕای وەحشیترین ڕەژیم کە لە یا ڕەژیم با بڵێن لێرەدا، بۆمان بەڕاستی باس لە ئێران وەکو پرسی دەوڵەتە، بەڵام وەحشیترین ئەوە هەیە بەهۆی ئەوەی کە تەواوی ئەو شتەیە کە پێی دەکوترێ ئۆپۆزیسیۆن ئیمکانی ئەوەی دەدات ئەگەر قەرار بێ هەر جۆرە قسەیەک، هەر جۆرە گفتوگۆیەک، باز لە هەر جۆرە ئالتەرناتیڤێک ئیمکانی هەیە زمانی کوردی اعتباری پێ بدرێت، زمانی تورکی اعتباری پێ بدرێت، زمانێکی دیکەنە و بە جۆرێک لە جۆرەکە ئەوەی کە کورد و غەیرە فارس بە گشتی دەڵێ هەم بە شێوەیەک مەشروعیەت پەیدا بکە ئامادە نییە هیچ جۆرە ئالتەرناتیڤێکی سەرەڕای ئەوەی کە حیزبی کوردی تا ئەو جێی دەچێت کە لەو کاتەیەدا پاسدار لە شۆڕشی ژینانە سوپای پاسداران کورد دەکوژێ، گەنجی کورد دەکوژێت، ڕازی دەبێت بەوەی کە سوپا و ئەرتش لە داهاتوودا دشت بە مافی چارەی خۆنووسی تێکەڵ بکرێت، دیسانیش پێی دەڵێن تۆرۆریست. لێرەدا ئەتۆ ناتوانێت لەگەڵ ئەوانە بە زمانی ئەوانە باسی خۆت بکەیت، مەجبوری بە شێوەیەکی زۆر زۆر ڕاشکاو بە شێوەیەکی جددی نەتەوەبوونی خۆت پێناسە بکەیت، کێشەت لەگەڵ پرسی حاکمیەت لە ئێراندا هەبێت، کێشەت لەگەڵ پرسی نەتەوە لە ئێراندا هەبێت، لە پێناسەی نەتەوە لە ئێراندا هەبێت، کێشەت لەگەڵ خودی ئینفراستراکچەری ئاسیمیلاسیۆن و توانەوە لە ئێراندا هەبێت. ئێران لە 1925 لەسەر ئەساسی بیری جێنۆسایدی زمانی و نەتەوەیی و کولتوری دامەزراوە. هەر کەسێک نەتوانێت ئەو شتانە وەکو مێژە باز لێ بکات، ئیمکانی نەبتوانێت پرسی کورد یا غەیری کورد، غەیری فارس بە گشتی بە شێوەیەکی جددی باز کرد. من بە شێوەیەک کوردی بکەمەوە ئاڕادەیەکی زۆر ئەو دەستکەوتانەی کە لە ڕابردوو لە 40 ساڵیدا هەمان بوون لە مەرحەمەتی ڕووداوی ژێۆپۆلیتیکە، نە باشوور دەستکردی کوردە، نە ڕۆژاواش دەستکردی کوردە. بەڕاستی لە ڕۆژاوادا کاریان کردووە، بەڵام دیسانش لە مەرحەمەتی ژێۆپۆلیتیکە، بەڵام هەر لە سایەی خودی کورد ئێستا لە ناوی دەبن. تەواوی ئەو هەلانەی دەستمان کردوون بە فێڕۆ، دەستمان کەوتون بە فێڕۆمانداوە، تەنانەت لە خودی باکووریش لە 2014 ئیمکانی شتێکە دیسان لە دەستماندا. ئەوەی کە دەستمان کەوێت بە پێی ئەو نوێنەرایەتی حیزبی و ڕێکخراوی کە ئێستا هەمانە تەنیا لەسەر بنەمای شانس و تەسادف دەبێت. بەڕاستی ئێستا کە بە شێوەیەکی گشتی لە هیچ بەشێکی کوردستانیدا نوێنەرایەتی سیاسی کورد لە ئاستی حیزبیدا گونجاو لەگەڵ خەلومەرجی ئەوڕۆنیە، ئەو بەکێریەی پێویستی نییە، ئەو ئیرادە سیاسیەی کە لە بەهەیبێتی نیەتی و ئەو زمانەی گونجاو لەگەڵ قەرتی خۆی و بە شێوەیە کە بتوانێت خەڵکیش لێ حاڵ بێنێتی. ئێستا لە ڕۆژهەڵاتی ئاخرین شت لە ڕۆژاوای ڕۆژێک دەڵێن لا مەرکەزی بە زمانێک قسە دەکەن کە هیچ کەس نازانێت ئەوەی چی دەبێت. ئەبەو شێوەی ئیمکانی گەیشتن بە جێگایەکە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کەمال سلێمانی مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری زانستی سیاسی. زۆر سپاس، خۆشحاڵ بووین. زۆر سپاس بۆ ئەوەی بینەریش کە تا ئێستا میوان مامون لە دامەزراوەی چار. کاتێکی خۆش و هەر بژین.